بۆ ناساندنی بەرهەمە کوردەواریەکان لە سلێمانی پێشنگایەکی بەرهەمە ناوخۆییەکان بۆ 6 خاوەنکاری سنووری سلێمانی کرایەوە و لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە پیشەوەرەکان بەشداریان تێدا کردووە و بەرهەمەکانیان نەمایش کردووە. من 30 ساڵ ئەنگەوانم لە بناری قەندیلدا دەنیشم. بابیشم هەر ئەنگەوان بووە. لە دوای بام خۆم و کوڕەکانم و نەوەکانم وانە هەمووی هەنگەوانە. هەنگوینی کۆنا ئەوە ینی کوورەی ئەو ساڵە. ئەوە ساڵێکی دیمەی تۆ ناو هەنگەکەی داویشەوە ڕەش دەبێت. گەرای تێ دەکات هەنگوینەکەی بەتاڵ دەکا و گەرای تێ دەکات مەیلە و سوور دەبێت ڕەنگی دەگۆڕێ. جاری دووەمی تێ دەکاتەوە بە تەواوی سوور دەبێت. جاری سێهەم وردە وردە ڕەش دەبێت. ڵاسپاس بخوای گەورە ئەو ساڵ هەنگمان حەیبی نەبوو لە خوا بزانین بەرهەمی شاکمان هەبوو. بڵین ئێمە خۆمان کەرەسەی خواردنی کوردەواریەکانە فرۆشین بەڵام بۆ ئەم پێشەنگایانە هەڵواکەمان بۆ پرسا بۆ مەولو بۆ نەکان دروستیەکەین بۆ خەڵکی دروستەکەین. ساوەری جۆمان دروست کرد عینەن ساوەری گەنم بۆ ئەو کەسانی کە شەکرەیانە ئەو کەسانی ڤیتامین دی مادەی ئاسنیان کەمە ئەو کەسانی کە ئەیانەوێ ڕێجیم بکەن. ئێمە ساوەری جۆمان دروست کردووە و زۆر لە ساوەرە گەرمەکەش بەتامتر و خۆشتریەکە. ڕۆژانە ئەم پێشنگایە لە کاژمێردەی بەیانی بۆ کاژمێر 8 شەو کراوەیە. بەرهەمە کوردەواریە زستانیەکان هەنگوین و بەرهەمی وشکە و کاری دەستی خانمان لە خۆ دەگرێت و ساڵانە چەندین پێشنگای لەم جۆرە دەکرێتەوە کە ئامانج لێی گەشەپێدانی بەرهەمە ناوخۆییەکانە. ئەم فیستیڤاڵە ناساندنی بەرهەمە ناوخۆییەکانە بە کڕیارەکان لێرە دوو ئامانجی گەورەی لە پشتەوە. یەکەم دەرفەتی ساختکردنەوەی بەرهەمەکانە، دووهەم ناساندنی ئەو وەبەرهێنانەیە بە خەڵکی. لەبەرەوەی مەهامی ئەم فیستیڤاڵە ئەوەیە لە دوای فیستیڤاڵەکە ئەم بەشداربووانەی ئێرە لە ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵ کڕیارەکانیانە کۆنتاکتیان بۆ دروستەوێ و هەتاکو فیستیڤاڵێکی کە و کۆمەڵێک کڕیاری کە لەگەڵیانە ئەمان بەردەوامە بن لە فرۆشتنی کاڵاکانیان. بەهۆی ئەم جۆرە لە پێشنگایانەوە پیشەوەرەکان توانیویانە بە ئەندازەیەکی باش بەرهەمەکانیان بناسێن و تەنانەت بۆ شارەکانی دیکەش لینکیان دروست کردووە. لە کاتێکدا تا چەند ساڵ بەر لە ئێستا خەڵکی مەیلیان بەلای بەرهەمە کوردەواریەکاندا نەبوو. ئێستاش زۆرترین پێشوازی لێ دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.